دیار بوو و کۆمبوونە پەرلەمانی عێراقی هاتە دواخستن حاڵی حاضر کۆمبوونە سەرۆکاتیە پەرلەمانی عێراقی دگەل سەرۆکێن فراکسیۆنان لە پەرلەمانی عێراقی هێژیا بەردەوامە گفتوگویاتکەن لەسەر دیارکردنا دەمەکی وەختێکی زەمەنی حتاکو کۆمبوون جوینە پەرلەمان بهێتە ئەنجامدان و نیساب تەواو ببیتن و بشێن سەر و کۆمار هەڵبژێرن حتا نوکە هیچ ڕێککەفتنێک دەبینە پارتی و یەکێتیدا نینە و هەموو چاف لەسەر کۆمبوونە سبەهینە کە ئایا سبەهی دێ دەرئەنجامەوێت چ بیتن ژبەرکو یەکلاکردنا پۆستێ سەر و کۆمارێ عێراقی گرێ ددەن بە یەکلاکردنا کاندیدێ سەر و وەزیرên عێراقی هین دەزانن زۆربەیە لایەنێن شیعە دگەل مانە نوری مالکینەک و ببیتە سەر و وەزیرên داهاتیên عێراقی بەڵام نەهەمی ناوشیعیان بخۆناکوکی لەسەر نوری مالکی هەنە دەمەکیدا کو ئەمریکا بخۆژی ناڕازیە نوری مالکی ببیتە سەر و وەزیران لەوما بسەرکاتیا محەممەد شیع سوودانی چارچوڤەیە هەماهنگگیە ئیتار تەنسیقی سبەهی دەهێنە هەولێرە پایتەخت لە ماڵە جەنابێ سەرۆک بارزانانی دەوێ پرسێت گەل نیقاشکەن دێ هەفکاریە و ناوبینکاریە جەنابێ سەرۆک مەسعود بارزانی خازن بتایبەتی دبینە بەغدا و واشنگتنێدا حتاکو ئەف ناکوکی و تێبینیên واشنگتنێ لەسەر نوری مالکی هەین بشێن یەکلاکەن حتا نوکە نوری مالکیە مصرە کو ئەو بمینیتن سەرۆک وەزیرên یانجی کاندیدە سەرۆک وەزیرên عێراق ئەفجا بەگشتی کومبوونەوە نەهاتەکردن دیارنینە کەنگی دەهێتەکردن لێ ئاماژە بووەیەکێت چەند ji ber tewabûna dema destûrî û yasayî nava vê heftiyê da roja çarşemb yan jî pênşemb kobûnewe bihêtekirin û ser Komarê Iraqê bihête helbijartin eger bi vî halê heyî pêşhateke tazetir çê nebît Evca mêvanek min heyî xanima Avêsta Mam Yehya parlamentera partî xanima hêja tu gelek xêratiya Kurdistan bîstçar ew şanda diçîte hewlêrê silahî şandeke pêkhate giringe şandeke bilind îtar tensiqiye دچنە ناف ماڵە جەنابێ سەرۆک مەسعود بارزانی بۆ ئەوەی ها نیوەندگیری لە بینی بەغدا و واشنگتن بکەن بۆ ئەوەی نوری مالکی بمێنێتەوە وەکو کاندیدی سەرۆک وەزیرانی عێراق هەموو پەرلەمانتەرەکان لێرە وتیان کە پۆستی سەرۆک کۆماری عێراق بەستراوە بە یەکلاکردنەوەی کاندیدی پۆستی سەرۆک وەزیرانی عێراق ئایا ئەمە هەتا چەند کاریگەری دەبێت لەسەر دواخستنی هەڵبژاردننی سەرۆک کۆمار سلااو لە بینەرانم لە بەڕێستان بەنسبەت بابەتی سەرۆک کۆمار خۆی لە خۆیدا لە هەفتەی ڕابردووە ئەو گرفتە هەبوو بە یەک ڕێز نەبوون و تەوافق نەکردن و پێک نەهاتنی نێوان لایەنە کوردیەکان بەڵام خۆی لە خۆیدا پاش ئەو تەسرەحەی کە ئەمریکا وەگوی جەنابیشت ئاماژەت پێکرد باسی کرد ئەوە بۆ گرفتەی گەورە کە سەر لە نوێ سەرۆک وەزیرانیش ئەو جارە گرفتی بکەوتە نێک تەنها سەرۆک کۆمار بەنسبەت ئیتارە تەنسیق ئەو شاندەی ئەو وەفدەی کە ئێستا بەتەمان لە ئینشاڵڵا ئەوڕۆیان سپەی دەگەن بە هەولێر و بەهرێم دڵنیام لەوەی کە سەرۆک بارزانی هەردەم وستێتی یەکبوونی یەکریزی بێ بپارێزیتن بە ئەشتەوایی لە نێوان هەموو ئەو فراکسیۆنان و ئەو لایەنانەی کە هەن لە ناو عێراق و هەرێم و ئێمەش وەکو پارتی دیموکراتی کوردستان هەرمە هەموو کاتێک داوای دانوستاندن و داوای ئێتیفاقات و تەوافق و شەڕاکەی بینی هەموو لایەکمان دەکەین بەداخەوە نەگەیشتین وەکو کرد بە و ئامانجە و هیواشم وایە کە لەو ڕۆژاین داهات و بگەین بەوەی کە بە یەکبوونە چتەوە بێ کێز و بێ گرتووی بینە خوارەوە جارێکتر و بەنسبەت ئەو وەفدەش بە دڵنیاییەوە سەرۆک وەزیران و سەرۆک کۆمار پەیوەندی چتەواویان پێکەوەیە کاتێک کە ئەندامانی پەرلەمان سەرۆک کۆمار هەڵدەبژێرن دەوەستە سەر ئەوەی کە دوایویش سەرۆک کۆماریش مرەشحی سەرۆک وەزیران دەکاتن ئەوەش بەڕاستی ئەوەیەکی کە لینکەچی پێکەوەیان هەیە لە بابەتەکە بەنسبەت ئەوڕۆ و جەلسەش کە با بڵێن کە بتوانین جەلسە و دانیشتنەکەی ئەوڕۆمان هەڵگیرا بۆ ڕۆژاین داهاتوو لەبەرەوەی نیسابەت شتەواو نەبوو بە تەواوەتی ئەندامانی نوێنەران دەتوانم بڵێم 65 کەس ئامادە بوون بەڵام وەکو پارتی دیموکراتی کوردستان ئێمە نوێنەرەکانمان بە کاندنی هەموو نوێنەرمان و هەموو ئەندامان و هەمووشمان بە کاندیدەوە شەر ئامادە بووین بەڵام بەداخەوە زۆرینەی نات پرسیارێکە ئەمەیە ئایا پارتی بۆ هەموو سیناریۆیەک ئامادەیە بەدڵنیاییەوە مێژووی سیاسەتکردن پارتی جیاوازە با بزانم جەنابیشت ئاماژەت پێ کردووە کە ئێمە خاوەن سەرۆکەچین دایمەن توانوێتی لەسەر مێزی گفتوگۆ زۆر لە بابەتەکان و بوارەکان هەڵ بکاتن و بە ئەشتەوایی ببێن لەوەشە کە هەموو لایەنەکان هەموو کاتێک جات لە عێراقیش بێ هەوڵ دەدەنەوە بگەڕێنەوە لە بۆ هەرێم و لەسەر ڕاوڕاستپردەی جەنابیان کە داوای لێ بکەن لە بۆ هەموو ئەو پێکهاتەکان و لە بۆ هەموو پێکهێنانێک لە بینی تاکەکان دەکرێت بڵێن مادەم پارتی لە بۆ هەموو سیناریۆیەک ئامادەیە لە ناو ئەو سیناریۆنە یەکێکیان ئەوە بێ کە پارتی کاندیدەکەی خۆی بکشێنێتەوە یان ئەمە مەحاڵە سەرۆکمان دڵنیام لەوەی خۆی لە خۆیدا کورسی سەرۆک کۆمار بۆ کووردە مڵکی هیچ لایەنێک نییە بەڵام ئێمە لە سەرەتاوە هەمومان ئاماژەمان بۆ کرد دیاریشە لە پاش
سقوطەوە ڕوخانی نظامەوە کە ئەم پۆستە مرەشح بۆی تەنها مەسعود بارزەکە سەرۆک بارزانی بووە بەڵام خۆی دای بە یەکێتی ئیتر کەم بەوە شتێکە وای لێ هاتووە هەموو ساڵێک واز بکەن چەر ساڵێک کە ئەوە شوێکی ملکیە ملک نییە گرفت لە بۆمەوەی پارتی دیموکراتی کوردستان زۆر لە لامان گرنگە کە پشکی کووردە ئەم کورسیە و گەرزانیشمان سەرۆکشم دڵنیام لەوەی کە هەموو ئەو ئەندامانەش لەو بڕوایدان هەر شتێککە لە مەساڵحی میلەت و گەل و نیشتمان و خاک بێتن ئێمە پارتی ئامادەین پێتان وایە پۆستی سەرۆک کۆمار ئەم هەفتەیە یەکلا دەکرێتەوە ئینشاءڵڵا هیوادارین و ئاواتە خوازین و بەم وەفتی و شاندەی کە دەڕوات بۆ هەرێم و لە هەمان کاتیشدا تاوەکو ئەو جەلسانەی داهات و بەڕای من بۆ هەفتێ کۆتای هەفتە ئەو پرسە دەبێ گلایی بکرێت باش گەلێک سپاس خانم ئابێستەمان یەحیا بەخێر بێن سەرچەوە